سڵاوتان لەبێتوام کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێنی هاوکارم هاتوونێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ئەمڕۆ یەکشەممە 23 بەفرانباری 1403 هەتاوی سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی کرێکاران لە کارخانەی سیمانی ئیلام، چالاکی ژینگەی لە ناوچەی خاکە چەرمووی داڵاهۆ، ناڕزایەتی دادخوازان چالاکانی کرێکار و بریندارانی شۆڕشی ژینا دژ بە ئێعدام، دەست بە سەرکردنی چالاکێکی ژینگە پارێز لە شاری سنا، گیان لە دەستانی بەندکراوێک لە زیندانی بۆکان، کۆبوونەوەی ئەندامانی دەمپارتی لە بەردەم باڵێۆزخانەی کۆماری ئیسلامی لە ئیستانبول، ناڕزایەتی کرێکاران لە کارخانەی چێ و کاغەزی ئێران لە تالش، پەیوەستبوونی بەندکراوانی ژن لە زیندانی شیراز بە کارزاری نابۆ سێدارە و خۆپیشاندانی ئێرانیانی ئازادی خوازی ئوروپا دژ بە کۆماری ئیسلامی. کۆبوونەوەی کرێکاران لە کارخانەی سیمانی ئیلام. ڕۆژی شەممە 22 بەفرانبار کرێکارانی شاغڵ لە کارخانەی سیمانی ئیلام دژ بە ناکارامەیی بەڕێوەبەرانی ئەو ناوەندە سەنعەتیە کۆبوونەوە. بە وتەی کرێکارانی ناڕازی بەڕێوەبەرانی کارخانە لە شوێنی کارەکەیان نین. هەرماوە جارێک لە ڕێگەی فڕۆکەوە سەردانی ئەو ناوەندە دەکەن. بەو بۆنەوە ڕاوێژکارانی خانە نشینکرا و دەستێوەردان لە کاروباری کارخانە دەکەن و بەهۆی بڕیاردانی هەڵا دۆخی پیشەیی و مەعیشەتی کرێکاران کەوتوۆتە لێژیەوە. هەروە بەهۆی نوێژن نەکردنەوەی سیستمەکان و دانەنانی فیلتر هەوای کارخانە و ناوچەکانی دەوروبەری پیس بووە و زیان بە خەڵک و ژینگە گەیشتووە. چالاکی ژینگەیی لە ناوچەی خاکە چەرمووی داڵاهۆ. ڕۆژی شەممە 22 بەفرانبار سەدان نەمام و دەنکی بەڕوو لەلایەن ژینگە دۆستان و خەڵکی خۆبەخشی ناوچەی داڵاهۆ لە بەرزاییەکانی خاکە چەرموو چێندراوە. بە وتەی کارناسانی ژینگەیی، سووتانی دارستانەکانی زاگرۆس لە وەرزی هاویندا زیانێکی زۆری بە سروشت و گیان لەبەرانی کوردستان گەیاندووە و بۆ قەرەبووکردنەوەی ئەو خەسارانەی بە ژینگە گەیشتووە ئەبێ هەموو تاکێکی کۆمەڵگا خۆی لە ئاسپاراستنی جوانی و خاوێنی سروشتی زاگرۆس بە بەرپرسیار بزانێت. مەبەست لەو چالاکیانە پێدانی زانیاری بە کۆمەڵگا و پاراستنی ژینگە بۆ نەوەکانی داهاتووە. ناڕزایەتی دادخوازان چالاکانی کرێکار و بریندارانی شۆڕشی ژینا دژ بە ئێعدام. لە درێژەی کاردانەوەکان بەرامبەر بە سەپاندنی سزای سێدارە بەسەر پەخشان عەزیزی، بنەماڵەی دادخوازەکانی کوردستان، چالاکانی کرێکاری، ئەنجومەنی پزیشکان و پەرستارانی خۆبەخش و بریندارانی شۆڕشی ژینا لە چەندین پەیامی جیاجیادا خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارە بوون. بە پێی راپۆرتەکان بنەماڵەی هەریەک لە گیانبەختکردووان، ئاریان خۆشگەوار، ئومید قەدیمی، موحسێن نیازی، ڕەزا کازمی، سپیدە قولیان بەندکراوی سیاسی، کامران ساختمانگەر چالاکی کرێکاری، بێهناز مەحجوبی خوشکی نەمر بێهنام مەحجوبی و ئەرەستوو پاسبار لە بریندارانی شۆڕشی ژینا لە چەند پەیامی جیاجیادا بێڕای شەرمەزارکردنی حکمی ئەعدامی پەخشان عەزیزی، خوازیاری کاردانەوەی توندی معەلیمان خانەنشین کراوان، بەندکراوانی سیاسی، چالاکانی مەدەنی و مافی مرۆڤ، کۆمەڵگای جیهانی بەرامبەر بە پێشێلکاریەکانی کۆماری ئیسلامی بوون. سپیدە قولیان لە پەیامەکەی داوتی ئەوەی ئەمڕۆ بۆ پەخشان ڕوویداوە بەیانی بۆ یەک بە یەکی هەمومان ڕوو ئەدات. بۆ بەرەنگاربوونەوەی سزای ئێدام پێویستمان بە یەکگرتوویی و یەکڕیزی هەیە و نابێت ڕێگە بدەین کۆماری ئیسلامی تۆڵەی شۆڕشی ژینا لە بەندکراوانی سیاسی بکاتەوە. باشترین هەڵوێست خەبات لەسەر شەقامە. دەست بە سەرکردنی چالاکێکی ژینگە پارێز لە شاری سنا. ڕۆژی شەممە 22 بەفرانبار هێز ئەمنیەتیەکانی شاری سنا چالاکێکی ژینگەیی ئەو شارەیان بە ناوی ژیان میری دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستەوە. بە پێی زانیاریەکان، ژیان میری خەڵکی گوندی تەنگی سەری سەر بە شاری سنا دانیشتووی گەڕەکی مەسناوە. ڕۆژی شەممە هێزەکانی حکوومەت بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوێتە سەر ماڵی ئەو هاوڵاتیە و
ناوبراویان بە تند و تیژیەوە دەست بەسەر کردووە. هەتا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شۆنی ڕاگیرانی ژیان میری لەبەردەستانیە. یان لە دەستانی بەندکراوێک لە زیندانی بۆکان. ڕۆژی شەممە 22 بەفرانباری 1403 هەتاوی بەندکراوێکی خەڵکی بۆکان بە ناوی ڕەحمان ڕەزمان بەهۆی جەڵتەی مێشک لە زیندانی ئەو شارە گیانی لەدەستا. ڕەحمان ڕەزمان 4 هەفتە لەمەوبەر دەست بەسەر و بۆ زیندانی بۆکان ڕاگوێزرا. لە ڕۆژانی ڕابردوودا ئەو بەندکراوە بەهۆی جەڵتەی مێشکەوە ڕەوانەی نەخۆشخانە کرا، بەڵام بەهۆی نەبوونی ئیمکاناتی پزیشکی و سافی کارامە لە دەرمانگەی زیندان گیانی لەدەستاوە. کۆبوونەوەی ئەندامانی دەم پارتی لە بەردەم باڵیۆزخانەی کۆماری ئیسلامی لە ئیستانبول. شۆڕای ژنانی حیزبی دموکراسی و بەرابەری گەلان واتە دەم پارتی ڕۆژی شەممە 22 بەفرانبار لە بەردەم باڵیۆزخانەی کۆماری ئیسلامی لە ئیستانبولی تورکیا کۆبوونەوە و سەپاندنی سزای ئیعدامیان بەسەر پەخشان عەزیزی بە توندی شەرمەزار کرد. شۆڕای ژنانی دەم پارتی لە بەیاننامەیەکدا وێڕای شەرمەزارکردنی حکمی ئیعدامی پەخشان عەزیزی و وریشە مرادی خوازیاری هەڵوەشانەوەی حکمی ئیعدامی ئەو دوو بەندکراوە سیاسیە بوون. بەشداربووانی ئەو چالاکیە لە بەردەم باڵیۆزخانەی کۆماری ئیسلامی دروشمەکانی ژن ژیان ئازادی ئێران سزای سێدارە ڕابگرا، ئێمە دەنگی پەخشان عەزیزین و ئازادی بۆ پەخشان عەزیزیان بەرز کردەوە و سەبارەت بە ئەگەری جێبەجێکردنی سزای ئەو دوو بەندکراوە کووردە هۆشداریان بە کۆماری ئیسلامیدا. یان لەدەستان و برینداربوونی 8 کەس لە بردومانی ڕۆژاوای کوردستان. فڕۆکە بێفڕۆکەوانەکانی دەوڵەتی تورکیا و تۆپخانەکانی ئەو وڵاتە ڕۆژی شەممە 22 بەفرانبار خانووی گوندنشینانیان لە سیرنی کۆبانی کردە ئامانجوو. بەوە هۆیەوە 3 کەس لەوانە 2 منداڵ گیانیان لەدەستا و 5 منداڵی دیکەش بریندار بوون. دەوڵەتی داگیرکەری تورکیا تۆڵەی شکستەکانی لە ڕۆژاوای کوردستان لە خەڵکی مەدەنی دەکاتەوە. ڕۆژی ڕابردوو تۆپخانەکانی تورکیا بە پشتیوانی فڕۆکەی بێفڕۆکەوان گوندەکانی دەوروبەری کۆبانی و منبەجیان بردومان کردو. لە ئەنجامی ئەو هێرشانەدا باوکێک و 2 منداڵە کچەکەی گیانیان لەدەستا و 5 منداڵی دیکەش بریندار بوون. ناڕەزایەتی کرێکاران لە کارخانەی چێو و کاغەزی ئێران لە تالش. ڕۆژی شەممە 22 بەفرانبار 700 کرێکاری شاغڵ لە کارخانەی چێو و کاغەزی ئێران واتە چووکای تالش دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەوتەی کرێکاران ماوەی چەند ساڵە ئاستی وەبەرهێنانی کارخانە بەهۆی دەستێوەردانی کەسانی سەربەڕژیم دابەزیوە و کار و چالاکیەکانی ئەم ناوەندە سەنعەتیە ڕەونەقی نەماوە. بەو بۆنەوە بەڕێوەبەرانی کارخانە لە پێدانی حەقدەستی کرێکاران خۆ دەبۆیرن. بەهۆی نەدانی حەقدەست و حەقی بیمە کرێکاران تووشی کێشەی مەعیشەتی و دەرمان بوون و خانەنشینکراوانی ئەو کارخانە چاوەڕێی پێدانی مەزایە دواخراوەکانیان. بلا تەکلیفی 130 کرێکاری کارخانەی پیتاندنی مس لە کرمان. بە پێی زانیاریەکان 130 کرێکاری کارخانەی پیتاندنی مس لە مەعدەنی ئالووی کرمان لە مانگی ڕەزبەری ئەم ساڵەوە بە بیانووی تەواوبوونی بەشێک لە پرۆژەکە لە سەرکار دەرکراون. ئەو کرێکارانە کە خەڵکی بوومی ناوچەکەن مانگی سەرماوەزی ئەم ساڵ بۆ ماوەی 6 ڕۆژ لە بەردەم دەفتەری شرکەت خۆپیشاندانیان کردبوو. بەڕێوەبەرانی شرکەتی ملی سەنعەتی مسی ئێران بەڵێنی گەڕانەوەی کارگاکانیان کرێکارەکانیان هەڵبەت بۆ سەرکاردا بوو، بەڵام 1 مانگ بەسەر بەڵێنی بەرپرسانی ڕژیم تێپەڕیوە و هیچ هەنگاوێکی کردەوەی هەڵنەگیراوە. کرێکاران دەڵێن بەهۆی بێکاری تووشی کێشەی مەعیشەتی بوون و داوا دەکەن چارەنووسی پیشەیان ڕوون بکرێتەوە. پەیوەستبوونی بەندکراوانی ژن لە زیندانی شیراز بە کارزاری نابۆ سێدارە. ڕۆژی شەممە 22 بەفرانبار بەندکراوانی ژن لە زیندانی عادلابادی شیراز لە بەیاننامەیەکدا پەیوەستبوونی خۆیان بە کارزاری نابۆ ئیعدام ڕاگەیاند. ژنانی بەندکراو لە زیندانی عادلابادی شیراز لە بەیاننامەکەیاندا ئاماژەیان بە چوونەسەرەوەی ئاماری ئیعدامەکان لە ئێران کردووە و ڕایانگەیاندووەکە بۆ پشتیوانی لە بەندکراوانی مانگرتوو لە کارزاری سێشەممانەی
نا بۆ ئێعدام و بە مەبەستی هەڵوەشاندنەوەی سزای سێدارە پەیوەست بەو کارزارە دەبن. بە پەیوەستبوونی بەندکراوانی سیاسی زیندانی عادلابادی شیراز ڕێژەیە و بەندی خانانەی پەیوەست بە کارزاری نا بۆ ئێعدام بوون گەیشتووە تا 32 زیندان. خۆپیشاندانی ئێرانیانی ئازادی خوازی ئەوروپا دژ بە کۆماری ئیسلامی. ڕۆژی شەممە 22 بەفرامبار ئێرانیانی ئازادی خواز لە شارەکانی لەندەن، ستۆکهۆڵم، خڕۆنینگین بە کۆبوونەوە لە بەردەم نێونەرایەتیەکانی کۆماری ئیسلامی لە وڵاتەکانی بریتانیا، سوئێد و هۆلەند خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارە بوون. بەشداربووانی ئەو چالاکیانە بە بەدەستەوە گرتنی وێنەی قوربانیانی 4 دەیە سەرکوتی کۆماری ئیسلامی دژ بە بەرپرسانی ئەمنیەتی و قەزایی ڕژیم دروشمیان بەرز کردەوە و خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی، مجاهید کورکور، وریشە مرادی، بێهروز ئێحسانی و مەهدی حەسەنی بوون. ئێرانیانی ئازادی خواز لە چەند بەیاننامەیەکدا داوایان لە کۆمەڵگای جیهانی کرد لە ئاست پێشێلکاریەکانی ڕژیم بێدەنگ نەبن. داخوازی فێدراسیۆنی نێودەوڵەتی ڕۆژنامەنووسان بۆ ئازادی ڕۆژنامەوانانی بەندکراو لە ئێران. فێدراسیۆنی نێودەوڵەتی ڕۆژنامەنووسان ڕۆژی شەممە 22 بەفرامبار لە بەیاننامەیەکدا خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی 6 ڕۆژنامەوانی بەندکراو لە زیندانەکانی کۆماری ئیسلامی بوو. دۆمینیک پێردالیە سەرۆکی فێدراسیۆنی ڕۆژنامەوان وێڕای ئاماژەدان بە چڕتربوونەوەی سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی بە دوای شۆڕشی ژینا ڕایگەیاند زیندانیکردنی هەواڵنێران و ڕۆژنامەنووسان ئاگادارکردنەوەیەکی نێودەوڵەتیە. ئێمە بۆ جارێکی دیکە هەموو ئەو تۆمەتانەی بەسەر سەعیدە شەفیعی، ڕەزا وەلیزادە، مستەفا نێعمەتی، ویدا ڕەبانی، ژینا مودەڕس گورجی و محەممەد حسین ئالادین سەپێنراوە بەبێ بنەما دەزانین و داوا لە بەرپرسانی قەزایی کۆماری ئیسلامی دەکەین کۆتایی بە سەرکوت بێنێت و بەندکراوانی سیاسی ئازاد بکات. دوا هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی هەزاران کەسی خەڵکی ئاڵمان دژ بە فاشیسم. ڕۆژی شەممە 2 بەفرامبار هەزاران شارۆمەندی ئاڵمانی لە چەند شاری ئەو وڵاتە دژ بە کۆنگرەی حیزبی ئالتەرناتیڤ بۆ داهاتووی ئاڵمان کە حیزبێکی فاشیستیە ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. بڕیارە کۆنگرەی حیزبی ئالتەرناتیڤ بۆ داهاتووی ئاڵمان لە ئەیالەتی زاگست بەڕێوە بچێت. بەم بۆنەوە هەزاران شارۆمەندی ئاڵمانی لە شارەکانی دیکەی وڵاتەوە خۆیان گەیاندۆتە زاگستن و دژ بە سەرهەڵدانی فاشیزم دروشمیان بەرز کردەوە. بە پێی زانیاریەکان خۆپیشاندەران لەگەڵ هێزەکانی پۆلیس بەشەڕ هاتوون و پۆلیس بۆ تێکدانی کۆبوونەوەکە لە گازی فرمێسکرێش کەڵکی وەرگرتووە. جێگای ئاماژەیە کە لە 2 ڕۆژی ڕابردوودا خەڵکی ئۆتریش هاوشێوەی خەڵکی ئاڵمان دژ بە حیزبە ڕاستگەراکانی وڵاتە خۆپیشاندانیان کردووە. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست، گەشتیاڵەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆن.